لە خولی نابی کوردستاندا یانی شێروانە بە گۆڵێکی بێ بەرامبەر بە ئاراراتی میوانی شکست دێنێت. لە یارێکی چارەنووسازدا لە یاریگای شێروانە یانی شێروانە میوانداری ئاراراتی کرد. لە سەرەتای یاریەکەدا ئاراrat گورزی خۆی وەشان کاتێک لە خولێکیدا جێگەر عەزیزیانەکەی کردە خاوەن گۆڵێک و دواتریش هێڵی بەرگری ئاراrat توانی تا کۆتایی پارێزگاری لەو ئەنجامە بکەن و یاریەکەش بە سوودی ئاراrat کۆتایی یاد بە گۆڵێکی بێ بەرامبەر. بەڕاستی سەبارەت بە یاریەکە ئەمڕۆ دەگەیانی شێروانە توانبریم یەک لە هەر یارە زەحمەتەکان بوو بۆ ئێمە لە دەرەوەی یاریگای خۆمان و دوای گۆڕانکاری ڕاهێنەرمان سوپاس بۆ خوا توانیمان ئەوڕۆ سێ خاڵی زۆر گرنگ بەدەست بێنین لەگەڵ یانی شێروانە لە دەورەی یاریگای خۆمان. بەڕاستی سەبارەت بە یاریەکە ئەمڕۆ ئەتوانم بڵێم یاریێکی یەکجار بێز بوو لە خوری کوردستاندا. هەردوو فەریق هەوڵماندا سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین و سوپاس بۆ خوا کە توانیمان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنام. سێ خاڵە بۆ ئێمە زۆر زۆرگری بوو کە چەندین یاری پێشستا فەوزمان بەدەست نێنابوو. ئەلحەمدولیلا ئەمڕۆ ئەم کە توانیمان ئەم سێ خاڵە بەدەست بێنین.